سانە ئاکام بەیانیتان باش بێستون محەممەد فەرمانبەرێکی بنکەی ڕۆشنبیری چوار قوڕنەیە بۆی با من لاسم لە بەردەم کامێرەکە بۆی شوێنەکە ببینین لە شوێنی دەوامەکەی خۆی ماڵێکی کەلەپوری زۆر جوان و تایبەتی دروست کردووە کەرەسە و پێداویستە فۆلکلۆری و کۆنەکان بەشێکی هەرە زۆریان با بڵێن سەدا نەوەتی هی خۆیەتی لەسەر ئەرکی خۆی کۆی کردوتەوە و کڕیویەتی و پارەی خۆی تێدا خەرج کردووە لێرە دایناوە ماڵێکی زۆر جوانە هەر کە دێ ئێرە دەگەڕێەوە بۆ زەمەنی ڕابردوو ئەو شتانە دەبینی کە باب و باپیرانمان لە کۆندا بەکاریان هێناوە ئەو خۆی زۆر ئەو شتانەی خۆش دەوێت زۆر حەزی لە بابەتی فۆلکلۆریە و خۆی پێشکەشکاری بەرنمەیەکی تەلەڤیزۆنیشە لە یەکێک لە کەناڵە ناوخۆیەکان بەرنمەکە لە گوندەکان دەکات و بابەتەکانی زیاتر فۆلکلۆری اینجا من لەگەڵ ئەوەی کە هاوکارم محەممەد دیمەنەکانتان پیشان دەدا لەگەڵ کاک بێستون محەممەد قسە دەکەم بزانم چۆنە ئەو هەموو کەرەسە و کەلوپەلە فۆلکلۆریە کۆ کردێتەوە کاک بێستون سوپاس بۆ ئەو دەرفەتە ئایا ئەم شتانە چۆن کۆ کردوتەوە چۆن بوو بیرت لەوە کردەوە ماڵێکی لەو شێوەیە دابنی بەڵێ بەخێر بێن سەرچاوی دەمەن بە خۆ دەزانم بە زمانی بژەری قسان دەکەم یاخوا بەخێری سەر هەرتوو چاوانم ئەمن لەمێژە گیرۆدەی ئەو شتە جوانم کە کۆی کەمەوە بەڕاستی ئەوەی کە ئێستا دەیبینی ڕەنجێکی زۆرم کێشاوە کە کۆم کردوتەوە بەڕاستی تقریبا 15 ساڵە منەوەی شەی دەکەم نەمێشتە بفەوتێنە شتانی کە لێرە دەیبینی زیاتری بتوێن و پشدەرە ئێستاش عەرزم کردووە لە بنکەی ڕۆشنبیری چواقۆڕنەی بە شانازیەوە مامەستا زۆر ڕێزی لەو شتانەی کرد کە ئێستا هێناومەتە ئێرە ژوورێکی ئاوا هۆڵێکی جوانی بۆ دابین کردوم بەڕاستی ئێستاش خەڵکێکی زۆر ئیسیفادەی لێ دەکا تۆزی بڕۆینە ئەولاتر بۆی محەممەد دیمەنەکان پیشان بدە ئەو شتانە لە گوندەکان کۆت کردوتەوە یا کڕیوتە چۆن چۆنی پەیدات کردووە هەندێکیان زۆر کۆنن دەبینم وەک جنابەت باسەکەتە من بەرنمەیەکی کەلەپوریم هەیە ژیانی جاران ئەو بەرنمەیە زیاتر کە دەچمە ناو گوندەکەی دەڵم چ شتێکەیە لێرە کۆم بێ و بۆی نەفەوتێ بیدەن بە من چ بە پارە بێ چ بە پیاوەتی بێ ئەوانیش بە شانازیەوە بەڕاستی دەڵێ مادام شوێنێکی ئاوا چاکت هەیە و هەڵگری ئەو شتانەیە بەڕاستی ئێمە شانازی بە تۆ دەکەین کە بیان پارێزی جا بۆیە من هەم هەیە بە پارە کڕیمە هەم هەیە بە پیاوەتی بە زیاتر لە 180 بە پارە کڕیمە بۆیە من هێناومەتە ئێرەش کە کۆم کردوتەوە مەسەلەن بازارە بتوێن و پشدەرە کۆم کردوتەوە ئێستا لێرە حەرزم کردو بۆی نەفەوتێن باشە خالید ئەوەی من سەرنجم داوە لەم ژوورە قەنەفە یاخود کورسی لێ نییە باشە ئەگەر ئەوانەی کە سەردانیەکەن لەکوێدا ئەنیشن بۆ نمونە ئاکەم وەڵا ژوورەکە بەدەر بەڵە ئاکەم ژوورەکە بە تەواوی فۆلکلۆریە با محەممەد هاوکارم بەردەوام بێ لە پیشاندانی گۆشەکانی ژوورەکە ئێرە هەمووی ڕاخەر و مافوری کۆنە یعنی بالیفی گەورەی کوردی کە ساڵان با بڵێن خەڵک بەکاری هێناوە لەم ژوورە هیچ قەنەف و شتێکی لێ نییە دەبێت کابرا تەخت و تەخت کوردەواری دانیشێ بووی ئەو کاک بێستونیش بۆ خۆی دەزان کاک بێستون ئەو بالی فوشتانە ئەو بەڕە و فەرشانە لەکوێ هێناوتە ئەوە زیاتر لە حاجیاوای مەدانێکی لێیان لە قەڵازێ زیاتر ئەوانە کڕیومە دواوشتی زۆرمان هەیە بەس ئێستا حەرزمان نەکردو لە بەرەوەی شوێنمان نییە داوا لە بەرپرسان دەکەم کە لە بتوێن و پشدەر شوێنێکی جوانم بۆ دابین کەنوکو هۆڵێکی گەورە بەڕاستی من زۆر دۆڵەمەدەم بە شای کەلەپوری کوردی کە باب و باپیرانمان بەکاریان هێناوە ئێستا لە ماڵی هەڵم گرتووە بەڵام شوێنێک نییە ئەمن لی دابینم لە بەرەوەی هۆڵەکەی ئێستا گچکەیە من زیاتر دۆڵەمەدەم بەشتی کەلەپوری بەڕاستی ئەمن تا ئێستا ئەوڕێکیان لێ نەدامەوە لە غێری بنکەی ڕۆشنبیری چواقۆڕن بێ سوپاسی کاکرابەری دەکەم سوپاسی کاک مامەسا دارای دەکەم مامەسا هیوا بەڕاستی ئەو ژوران بۆ تەرخان کردم بەڵام لە 180 مامەسا دارا بووە سپاس دەکەم سانە کامەوەی کە بینیتان چەند گۆشەیەکی ماڵەکە ینی بەشی زۆر جوانتری شەیە لە پشتی کامێراکەەوە بەس لە بەرەوەی ئێمە ناتوانین ئاوا هەمووی پیشان بدەین لە لایڤەکەدا خالید من بم لە بریتۆ چایەکە خۆم اینجاڕۆ دڵت دەکرێتەوە چای تایبەتیشیان هەیە بە دڵنیاییەوە کاک بێستون هاوڕێی خۆمانە و ئافرەتە لە لای دەمێنینەوە جارێ